بریا روشا خراب سوریه ام بحث بکن و پرزگری کوالوزین و من جارک تایبتی گریدای راپورت که تایبتی امریکای گریدای خستنه ناو ترکیه ناو لیستوان ولاتن کو زارو کابکارت اینن چکت کن ناو شراندا کو ایدی دیاره ده پیوندین ترکیه و امریکای خرابتر بمشین هی زیرتر ببین مجاره بحث بکن تایبتی پیوندین نوین هر دو آلیاندا برای شریف بهروز شروع و کاری سیاسیش کانادای پای که راست خوب ریاسکای پیت گل مده و برای شریف افدامه باش تایبتیجی وی پنگاو امریکای پیوندی دی برافتی و بچنی آن جکم آشکراتر بجین وی پنگاو امریکای دوی چه پیامه که بگهت ده سالاداریا رجب طیب اردوغان یانو که ئاردەم و کاتی ئێوە و بینەرانی بەڕێزتان باش بێت بێگومان ئەوە یەکێک لەو هەڵوێستانەی دەوڵەتی جۆ بایدنە کە دەتوانێت ئاڵۆزی زیاتر بخاتێنێ پەیوەندەکانی تورکیە و ئەمریکا هەر وەکو خۆتان دەزانن پەیوەندی ئەمریکا و تورکیە هندێک گرفتی لێ پەیدا بووە بەتایبەتی لەسەر هندێک شتی ناوچەی وەک پەیوەندی تورکیە بە رووسیا بەتایبەتی کرینی سەرچی S-400 چەکی قورسی S-400 و هەروەها دەستێوەردانی ڕاستە خۆی تورکیە لە سووریا و هێرش بۆ سەر ناوچانە کە بێگومان ئیدارەی پێشوو تا ڕادەیەک بێدەنجی نوان نسبەت بەمەوانە بەڵام ئیدارەی ئێستا سوورترەوە لە ئاماژەشیان بۆ کردو کە زیاتر بەرامبەر تووشی ڕادەوەستن ئەو هەنگاوەی ئەمریکا بەنسبەت تورکیە خستنی ناوی تورکیە لەو لیستەدا کە زارۆکان یا مناڵان بۆ مەبەستی خراپەت هەبێتی شەڕ بەکاردێنن لە چوارچێوەی راپۆرتێکی گشتیدایە کە ئەمریکا ئامادەی کردو هەموو وڵاتەکانی هەڵسەنگاندۆ کە بە پێی بزانین هەڵسوکەوتیان لەگەڵ مناڵان و بەتایبەتی بازرگانیکردن بە مرۆڤایەتی چۆنە هەر وڵاتە و چوارچێوەی خۆی هەیە بەوە بۆ یەکەم جارەکەت وڵاتی تورکیا کە یەکێک لە ئەنامانی ناتۆیە خستراوەتە ئەو لیستە دیارە ئەو لیستەش ڕیزبەندی کراوە ینی پۆلبەندی کراوە پۆلبەندی یەکەم کە وڵاتانە کە هەموو مەرجەکان کە ئەمریکا دیاری کردەوە ڕەچاوی دەکەن وڵاتانی دووهەم یا بڵین پۆلی دووهەم وڵاتانە کە حولی خۆیان دەدەن یا کەم کاری دەکەم ڕاولی خۆیان وڵاتانی سێومیش کە ئەو وڵاتانە کە هیچ حول نادەن و بە سیستماتیک و ئەمانە خەریکن کە ئەو بازرگانیکردن بە مرۆڤ دەکەنە پیشە بۆ نمونە وڵاتانی رووسیا چین و ئێران و سووریە و زۆر وڵاتانی سەرڕۆتر لەو لیستی سێهەمدانا تورکیا خسراوەتە لیستی دووهەم و لەوێدا بە ڕوونی جاماژەی پێکراوە کە تورکیەکێک لە وڵاتانەیە کە نەگڕاستە و خۆ مناڵی بەکارهێناوە بۆ شەر بەڵام یارمەتی ئەو هێز ویلایەنانەی داوە لە سووریا کە شەڕ دزی حکوومەتی بەشارەسەد دەکەن و وەلایەنی ئۆپۆزیسیۆنن و بێگومان ڕاستەخۆ پشتانی تورکیان لە پشتە کە ئەمە بەرسی و دەنگدانەوەی ڕاستەخۆی دەوڵەتی تورکیا لێ بۆتەوە دەوڵەت تورکیا هەندێک تۆمەتی خستۆستە ئەمریکا کە ئەمریکا بۆ خۆشی یارمەتی لایەنایەک دەدا کە مناڵ بەکاردێنن بۆ شەڕ لە شەڕدا تایبەتیژی بکارانینا زاروکات شەڕادا یعنی سووریە گەلک یعنی gelek zêdeye ketiyet nava mijaranda û Tirkiye jî destekê zêde navayê welatî de heye. Ji bo Sûriyê, Emerîkayê pêngaveka salberek û zêde zextal Tirkiye bike yani pêngavê tusa pavêje da ku paşekşekê li Tirkiye bike navçeyê taybetî jî li Sûriyê ji bo çareseriya siyasî demê bêda rêk yani efsane hêtir be. من نازانم ئەو هەنگاوی ئەمریکا چەندە لە چوارچێوەی گوشارخستنە سەر تورکیا بۆی کە زیاتر ڕۆڵی و نفوزی خۆی لە سووریا کەمتر کاتەوە ئەوە زۆر ڕوون و ئاشکرانێ بەڵام ئەوەی ڕوون و ئاشکرای ئیدارەی ئێستا بۆ پێش هەڵبژارنیش ئاماژیان بەوە کردو کە ڕۆڵی تورکیا بەو شێوەی کە ئێستا هەیە بۆیان قبول ناکرێەوە بێگومان داواش لە تورکیا دەکەن کە زیاتر لە ناوچەی بکشێتەوە بەڵام بخۆتان دەزانن گرێچۆرێک هەیە لە نێو پەیوەندەکانی ئەمریکا سووریا و تورکیەدا ئەویش ئەوەیە کە هەتا ڕۆڵی تورکیا لە سووریا کەم ڕەنگتر بێتەوە بێگومان حکوومەتی سووریا دەتوانێت بەهێزتر بێ ئەوە شتێکە کە دەوڵەتی ئەمریکاش ئەویشی پێخۆش نییە نەبوونی تورکیا ڕاستەوخۆ لەو ناوچەیە پێخۆشە چم تورکیا یارمەتی ئەو گروپ و ڕێکخراولایەنانە دەکا کە بەڕاستی دژی مرۆڤایەتی و دژی هەموو بەها مرۆڤایەتەکانن بەڵام لەو لاشەوە ناشی هەیە دەوڵەتی بەشارەسەد بەتوونی دەر لە تورکیا و کەم ڕنگبوونەوە و کەم هێزبوونەوەی ئەو گروپە ئۆپۆزیسیۆنانە لایانی بەشارەسەدیش دەونێوەدا بەهێزتر بێت. هەردەما پرزگەری و ئاڵۆزی یانژی پەیوەندی خراپند نێو بینە تورکیە و یەکەتی ئەوروپایدا تورکیە یەکسەر کارتا پەنابەران کارتینەوەکە فشار
ئەوروپاژی گەلک جارە سستیە نەرمیە بەرامبەری تورکیە ئیدی بکارتینە چونکە ئەوێ نەڤێن پەنابەر بوو بتە سەرێشە چ ڕێکێکە دن هەیە و تورکیە بەرامبەری ئەمریکای کارتێکێ بکاربینە چونکە ڕەنگە کارتە پەنابەرەش بووی ئەمریکای گەلک گرنگ نەبە ئەواش بووی ئەوروپا گەلک گرنگ ڕاست وایە بەو شکڵێکە تورکیا بڵین بربەستە یا بڵین دەتوانێت کارتی پەنابەران بەدژی ئوروپا بەکاربێنێ ناتوانێت بەدژی ئەمریکا بەکاربێنێ شتێک کە تورکیا لەو ماوەیەدا هەویستوتی کارتەکانی لە بەرامبەر ئەمریکادا زیاترکە پەرەپێدانی پەیوەندەکانی لەگەڵ رووسیا و ئێرانە ئەم دوو وڵاتانە بخۆتان دەزانن ئێران لەژێر گوشارێکی ئابووری بەرچاوی سیاسی و گوشارێکی یا بڵنگەماروی ئابووری و سیاسیدا لەلایەن ئەمریکا وڵاتانی ترەوە تورکیا حولی داوە لەو ماوەیەدا کات ئێران بەکاربێنێ بۆی کە بتوانین خۆیان دەربگرێ باز لەوە دەکەن کە یەکێک لە هۆکارەکانی کە دەوڵەتی ترامپ کاتی خۆی ئیزنی بە تورکیەدا کە دەست بەسەر خاچی کوردستان لە سووریا بە تایبەتی ئەفری ناوچەکانی تردا بگرێ ئەوە بوو کە تورکیا بەڵێنی بە ئەمریکادا بوو کە پەیوەندەکانی لەگەڵ ئێران بەرتەس کاتەوە کە بینیشمانە کە پەیوەندەکانی تورکیا بەو شکلە لەباری بازرگانیەوە زۆر کەمتر بۆتەوە لەلایەکی ترشەوە کارتی گوشاری تورکیا بەنسبەت ئەمریکاوە کەینەوبینە و هندێک ئاڵوێر و معاملات لەگەڵ رووسیا هەروەک دەزانن وڵاتێکی ناتۆ بۆ یەکەم جارە کە سەرچی قورسی S-400 لە وڵاتی رووسیا دەکرێت ئەمانەش گرفتی هەم بۆ ناتۆ دروست کردەوە هەمیش ئەمریکا بەردەوام هەر هشداری داوەتە تورکیا کە شتێکی ئەوە نەکا بەڵام تورکیا هەر لەسەر وەسوور بۆ کە ئەم معاملەیە جێبەجێ دەکات بەڵام پێم وابێت تورکیا حازرە ئەم معاملەیە ئەم کڕینانە چەکە قورسانە هەڵوەشێنێتەوە بە شەرتێکی کە پواندێکی گەورەتر و زیاتر لە ئەمریکا وەرگێت زیاتر لە سووریا بێت لە ناوچە بەگشتی لە لیبی یا لە وڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگرسی من پێم وابێ تورکیا چاوەڕانی وەیەوە چلو کارتانەیە کە بەجێ ئەمریکا بەکاری دێنێت تایبەتیان بەحسە vێجارێ رووسیە بینەت ناف مەسەلەیەدا ئەگەر پەیوەندیت نێڤبینە تورکیە و ئەمریکایەدا تێک بچن بەرژەوەندیە رووسیادا چونکە ئەف دەمەکە یعنی تێگوتن پەیوەندیت نێڤبینە ئەمریکا یعنی رووسیا و تورکیشی خراپ بووینە تایبەتیژی ئاخفتنی ڤێداویەن ڕەجەب تەیپ ئەردوغان دەمەکو گوتی ئەم دێ وان جوها ببینین ئەڤێن هێزروان لە هەین کێشک بەرژەوەندیە رووسیادا تایبەتیژی سووریە مەبەستا منە پەیوەندیان تورکیا و ئەمریکای خراپ ببنیۆژی تێک بچن من پێم وابێ پەیوەندیەکانی تورکیا و ئەمریکا بەتایبەتی لە چوارچێوەی ناتۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە ئەندازەیەک بە قەوارەیەک بەربڵاو و تێکەڵ پێکەڵەکە لەوانەیە بە شتێکی لەم تەشنانە پەیوەندەکانیان تێک نەسیە نە لە بەرژەوەندی ئەمریکادایە کە بەگشتی پەیوەندەکانی خۆی لەگەڵ ئەمریکا لەگەڵ تورکیا چ لەباری ئابووریەوە چ لەباری سیاسیەوە چ لەباری سەرنجێکیەوە تێک بدا هەم بە حکومەوە کە تورکیا یەکەم وڵاتێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئوروپاش هاوکاتەوە وڵاتێکی مسلمان کە ئەندامی ناتۆیە و هاوکات لەگەڵەوەیچ لە وڵاتە هەرە ئیستراتیژیەکەەکانی ئەمریکایە لە ناوچە بێگومان ئەمریکا فشاری خۆی دێنێەوە لە چوارچێوەی سیاسەتی گشتیدا بە تایبەتی ئەو راپۆرتێکە بە ئاماژەمان پێکرد هندێک بۆ هەموو وڵاتەکانی جێکردەوە شتێک نییە کە تایبەت بە تورکیا بێت کە ئەوبوو تورکیا لەوانەیە زۆر ئەمە بە قورس وەرنەگرێت و لەو لاشەوە من پێم وابێ ئەم تورکیا حاضر نییە بەو ئەندازەیە خۆ لە ئەمریکا دوورکاتەوە خۆ لە رووسیا نزیکات چم رووسیا نە لە بواری سیاسیەوە نە لە بواری ئابووریەوە نە لە بواری تکنۆلژی یا بڵین کەلوپەلی نظامیەوە بەو شکڵی کە ئوروپا و ئەمریکا دەتوانن دابینی بکەن ناتوانن دابینی کەم بەڵام هاوکات لەگەڵ رووسیا وڵاتێکە کە لە وڵاتێکی وەک سووریا نفوزی هەیە دەستی هەیە دەتوانێت کۆنتترۆلی وەزعەکە بکە وەیەکێک لەو کەسانە یا لە وڵاتانەی کە قسەی ئاخر لە سووریەکە رووسیا کەوابوو بۆ تورکیا کە هاوسێی سووریەیە و هاوسێی ڕناڕاستە خۆی رووسیاشە بێگومان پاراستنی ئەو پەیوەندیانە هەم لە بەرژەوەندی استراتیژی درێژخایانیدایەوە هەمیش ئەوەی کە لە بەرژەوەندی بڵین کاتی و درێژخایانیشیدایە جا بۆیە من پێم وابێ ئەم پەیوەندیانە زیاتر یا بڵین ئەو گژی خستنە ناو پەیوەندەکان هەم لە بینی رووسیا و تورکیا کە لە پێشتوو بینیمانە پەیوەندەکانە بە تاواتی تێکنادەوە هەم لە بینی ئەمریکا و تورکیەشدا شتی لەم تەشنانە بە تاواتی پەیوەندەکان بەڵام بێگومانی دەگەژیرە خاتە سەر و هەرێک ئاماژە بکرا لەوانەیە هەر لایەک بێت کارتی خۆی بەکاربێنێ و بتوانێت ئەو پەڕی منفعەت و بەرژەوەندی خۆی وەدەربخات ئەم یا گرنگش بیر نەکەین تایبەتیژی خستنەت ناوە لیستە ئەمریکای ئەف وڵاتێن کو زار و کۆمکارتینن
تورکیە وەکە ئەندامەکە ناتوێ بڕیارەکە وسە ئەف لێدانەکە نەڕاستەخوونینە ji بووی ناتوێ بخۆشی ژالی ئەمریکایەوە ناتو دێ هەوڵ بدەvê pirzgirêkê çareser bike çunkî bi wê bixûjî şermezariye welatekê endam bi nav natoyê da karekê wisa bike bikeve nav lîsta wan welata da بێگومان هەم ئەمە هەم مەسلەی گەڕێنەوە بۆ کڕنی چەک و تەقەمەنیش لە لای رووسیەوە ئەوەش بۆ خۆی شەرمەزارێکی گەورەیە بۆ وڵاتێکی ئەندامی ناتۆکە ئەم وڵاتانێتری ئەندام هەم لەوانەیە ئەمنیەت و ئاساییش وەم بخوێتە مەترسیەوە هەمیشەوەی کە ئەم چەک و تەقەمەنان لە شوێنی کە توانێت دەست بکەوێت بەڵام لەلایەکی تریشەوە خستنە ناوی تورکیە بۆ نێو ئەو لیستەوە ولا لیستی دووهەمدا چمەگەر بێت و تورکی هەر بەردەوام بێت چ ئێستا لە راپۆرتەکە بینیمانە هندێک وڵاتی وەک مالێزی کە ئەمانە پێشتر لە پۆلی دووهەمدا بوون ئێستا ئەو ساڵ چونەتە پۆلی سێهەم ینی ئەوەی کە لە پۆلبندەکاندا تەبقەیە گانی پۆلێک دابەزیون لەوانەیە تورکی ئەگە هەر بەردەوام بێت لە سیاسەتەی و هەر بەردەوام بێت لە بەکارهێنانی مناڵ لەلایەنە گروپانەی واکە ئەو یارمەتیان دەکات بێگومان لەوانەیە بکوێتە لیستی سێهەم و ئەوە لیستی سێهەمیش بپێی ئەم لیستە لەوانەیە هاوکاری ئابووری لە نێو ئەمریکا و تورکیە و لە ناتۆ ئەم تورکیە بەگشتی کەم بێتەوە و ئەمریکا حاضر نەبێت بەو شکڵە بڵێن یاسای ئەمریکا ئیجازە ناداکە یارمەتی ماڵی بکرێت یارمەتی بڵێن سەربازی بکرێت و من پێم وابێ ئەمە دەتوانێت بە گشتی گرژی بخاتە نێو پەیوەندەکانی بڵێن بە جۆرەی خۆی دەتوانێت بە ئەندازەی ئەم کێشەکانی تر هەر بۆ خۆتان نزانین کێشەی تورکیە لەگەڵ ناتۆ و لەگەڵ ئەمریکا تەنیا هەر کێشەی ئەمەنیە کێشەی بێگومان دەستێوەردانی تورکیە لە وڵاتانی ناوچە پەیوەندی لەگەڵ وڵاتانی غێری ناتووە مەسلەی پەنابەری کێشەی ئابووری مەسلەی مافی مرۆڤ هەروەک بینومان لە چەند ڕۆژی ڕابردوودا مەسلەی کشانەوەی تورکیە لە هندێک یاسای پەیوەندی بە ئافرەتان و بەرابەری یەکسانی کە ئەمانە هەمووی کێشە سازن بە وڵاتێکە بێتە ئەندامی ئەوروپا و هاوکات ئەندامی ناتۆش بێ و لەوانەیە لە درێژخان ئەوەش لەو کۆمەڵە کێشانێکە تورکیە لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ناتۆیەتی کێشەکانیان زیاتر بکات بەڕێز شەریف بەهروز شرۆڤەکاری سیاسیش کەنەدایە هینگەلمەبوون پڕێیا ڕاستەوخۆ پڕێیا سکایپی زۆر سپاس بووە سپاس بۆ ئێوەش هەربژی